ناوی بچووکم بیانییە، بیانی کە تەنانەت ئەگەر پێستیشم ڕەش نەبێت، سرم ئەوەندە ڕەش هەیە کە بڕووخێنم، بکوژم، تێکدەم، بدزم، درۆ بکەم، سووک بم. ئەوەندە بچووک بم کە پێویست بکات فێر بم، هیچ ماشێنێک لە چرای سەوز بەبێ داوای لێبوردنێک ناتوانێ پانم بکاتەوە. ناوی بچووکم بیانییە، خۆراکی گەورەی هەڵبژاردنی مافیاکان بۆ سەر کورسی دەسەڵاتی سۆسیال دێمۆکرات، کە وەک کەروێشکی چۆکشکاو بە ناچاری دەبێ دەماری ژیانم لە ددانی ڕێوی مێهرەبانەکە بسوێم. ناوی بچووکم بیانییە، کەڵکەڵەی هەرە گەورەی من نەنووسنە لە ترسی و خەبەر نەهاتن، بۆ ئەوەی ڕۆبۆتێکی زەردەڵەی چاوشین لێم ورد بێتەوە و پێم بڵێ دەشیا تۆزێک کاڵتر بووایە. ناوی بچووکم بیانییە، ترپەی جار بەجاری دڵی ئەوانەی کە بۆ تاقیکردنەوەی گەڕی ئاسایی خوێن لە دڵەوە بۆ دەماخیان بە پێشنیاری پزیشک گوێ بۆ ژانی غەریبایەتیم هەڵدەخەن. ناوی گەورەم بەڵام، ناوی گەورەم بەڵام کوردستانە، کە نەدەمرێ و نەدەکەوێ و نەقەت بچووک دەبێتەوە. بە ناوی گەورەم بانگم کە کاولی، بە ناوی گەورەوە بانگم کە کاولی، بەو هەموو غەریبیەوە هێشتا لەسەر پێم. دەستم لە گەردنی خۆت، دەستم لە گەردنی خۆت، کە برینێکی سەرەڕۆم بەسەر پێستی زەوینەوە، کە بەیانیان دڵ دەدەمە خیزە وردەکانی جادەی سەهۆڵ بەستووی شار، کە بێتاقەت لەم سەری جادەوە تا ئەو سەری دەریا، دەریای ئارامی بێخشپە و بێماسی، دەخولێمەوە بە دەوری خۆمدا و کە خۆم چەقی باز نەیەکم، کە خۆم چەقی باز نەیەکم، کە شلە بە بازۆڵەی چیژە تورتە سڕە بە پەلە و تریکەکانی تەنیایی شار. هەڵمەگرە نا، نا هەڵمەگرە حەبیبە. لە ناوەوە لە پشتی پێست و گۆشت و دەمار و خوێن و لە پشتی ئەو شوێنەوە کە خەونەکانمانی تێدا ڕەنگ دەکەین، ئەو شوێنەوە کە بەهۆیەوە پێدەکەنین، دەگرین، تووڕە دەبین، ڕادەچڵکەین، دەحەپەسین، شانازی دەکەین، شەرمەزاری دەمانگرێ. لەو شوێنەوە کە ناخی خۆمانە و هیچ دەستێک و هیچ کەسێک و هیچ هەستێک ناتوانێ بۆی ببێتە ئەستوند. ئێمە لەوێوە وردە وردە بە ئارامی
daha darmê.